میوانێکمان لەگەڵە گفتوگوی زیاتری لەسەر ئەەکەی نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵە پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان. کاک نازم زۆر بەخێر هاتن، بفەرمونون. کاک نازم ئەم بڕیاری قەدەغەکردنی هەناردەکردنی مریشکی هەرێمی کوردستان بۆ عێراق 8 مانگا جێبەجێ کراوە. بۆچی ئەم بڕیارە درا؟ ئایا بەڕاستی مریشکی هەرێمی کوردستان نەخۆشی لەگەڵ بوو یا هۆکاری تری هەبوو؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ بەڕێز و بۆ ژێگران و بەبینەرانی ئازیز. لە ڕاستیدا بە سیاست کراوە. مریشکی هەرێمی کوردستان مریشکێکی تەندروستە. ڕاستە ڤایرۆس لە هەموو وڵاتێکی دنیا هەیە، بگرە لە عێراق و لە کوردستانی شەیە، بەڵام نەک ڤایرۆسی ئەنفلۆنزا، ئایبی، نیوکاسڵ، گەمبۆرە ئەوان هەیە، ڤاکسێنی بۆ دابی نەکرێ. بە ڕێژێک ئەتوانین بڵین چارەسەرێکی بۆ ئەکرێ، بەڵام ئەنفلۆنزا لە هەرێمی کوردستاندا وجودی نەبووە و ئێمە نەشمان بینیوە و دووبارەیە کە مۆشتەکە بە سیاسی کراوە. ئێمە لە بەغا بووین، ئەوان موبەریدیان هەیە، موبەریدەکانەوەیە بێ پرۆژەکانتان تەسلیمی حکوومەتی عێراقی کەن یان بازاڕەکانی عێراقتان وێران کردووە بە مریشکی تورکی و بە هێلکەی تورکی. موبەریدیان زۆری تر شتەکەیان کردو بە سیاسی، بەڵام خۆشبەختانە ئێمە نێزیکەی وەک کۆمەڵی چێلگە پەلەوەرەکانی پارێزگای سلەیمانی نێزیکەی 4 مانگونی بۆ 5 مانگە لەگەڵ برا ئەندام پەرلەمانەکانمان لەسەر خەتین. چوین بۆ بەغا بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکی فراکسیۆنەکەیەوە کاک هەرێم، کاک دکتۆر بڕیار، کاک مامۆستا غەریب، کاک کاروان دانە بەدانەی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکارێکی زۆر تاوامان بوون، تا شەو و ڕۆژ لەگەڵمان بوون لەسەر خەت. بە ئەوەشم لەبیر نەچێ سۆزان خان و کاک سۆران عومەر مامۆستا داراسیەکانیانیش ئەوانیش هاوکارێکی تاوامان بوون. بەڵام بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بە پەیوەندی تەلەفۆنی بە کتاب ناردن، یعنی شەو و ڕۆژ ئێمە لەگەڵیان لەسەر خەت بووین تا توانیان ڕێگاکە بکەنەوە. 25 ڕۆژ لەمە پێش من قسەم لەگەڵ کاک دکتۆر بڕیار کە دەوتم ئێمەوە بە بەغا کوتیم مێ وعدێکیان پیاوم 180 مسۆگەرە لەگەڵ مامۆستا غەریب هەروە هەتا دوێنێ شەو پێرە هەتا بەسر پێرە لەگەڵ کاک هەرێم لەسەر خەت بووین تا 2 هەفتە 3 هەفتە لەمەوە پێشیش تقریباً 18 ڕۆژ لەمەوە پێش ئێمە کتابێکمان نار بۆ بەغا. بەڵێ کاک نازم، ئێستا بڕیار دراوە ڕێگادرێ بە بەرهەمی مریشکی هەرێمی کوردستان کە هەناردە بکرێ، بەڵام دوای زانیاری کە ئێمە هەمان بوو ئەمڕۆ کەش دیسانەوە ڕێگری کراوە جێبەجێ نەکراوە. ئایا جێبەجێ کرا لە کۆتایی ئەمڕۆ؟ دکتۆر میساق هەیە، من لە پێشەوەی بێمە بەرنامەکەەوە قسەم لەگەڵ برای بەڕێزم مامۆستا غەریب کرد کە نامێکی بۆ ناردووە، ئەوان لە پەیجی وەزارەتی کشت و کاڵ کە بڵاویان کردوێتەوە کە بەڵە ڕێیەکە بە فەرمی کراوەتەوە، بەڵام ئەوانش ڕێکار و یاسایی خۆیان هەیە بێ کتاب و کتابکاری بێ بۆ بازگەکانی حکوومەتی عێراقی تا ڕێگاکە ئاسایی بێتەوە. بەڕێی من لەم هەفتە تاگاتە یەکشەمە ڕێگاکە ئاسایی بێتەوە بە وتەی برا ئەندام پەرلەمانەکانی خۆمان بێت. کاک نازم، ئەم ڕێگریکردنەکە 8 مانگە ڕێگری کراوە بەرهەمی هەرێم هەناردە بکرێ، تا چەند زیانی بە کێڵگە پەلەوەریەکان گەیاندووە لە هەرێمی کوردستان؟ جەنابەت لە بەرنامە لە پێشەوەی من بێمە لای جەنابەت وتت ساڵانە 250,000 تۆنمان هەیە. من بەرپرسیارم لەم قسەی خۆم، نێزگەی 1900 پرۆژە 2000 پرۆژەمان هەیە ڕاستە، بەڵام 145 تا 147,000 تۆنمان پێویستە، ئەویش بەڵەوایە، بەڵام 400,000 تۆنمان هەیە بە دڵنیاییەوە. بەرپرسیارم لەم قسەی خۆم 2000 پرۆژەمان هەیە، 700-800 پرۆژەی نایاساییشمان هەیە، ئەوانی ژوەک ئێمە ئیژەکەم. بەس لە سنووری پارێزگای سلەیمانی نێزەکەی ئێمە 250,000 تۆن گۆشتی مریشکمان هەیە. بۆ مەسەڵەی ئێوە ڕای ئەگەێنن ژمارە نافەرمیەکەی وایە ئەمە مۆڵەت پێدراوەکەیە، بەڵام بەوانەوە کە مۆڵەتیان ئێستا خەلەل هەیە لێرەدا، ئەمە ئەبێت تاقیقەکان حساب بکەی. خاوەندەواجین با من لێن نەشارم و ئەتوانم بڵم لە 65 بۆ هەفتەی پابەند نییە بە بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵەوە بە حکمی ئەوەی لەوانەیە مەعاملاتی بۆ نەکایی داخلکردنی جوچک، لەوانەیە ئەوان ئەوە حسابکەن. ئەنجینە تاقیقەکانی سلەیمانی کوردستان لەو ڕێژەی کە جەنابەت ئەیڵەی زۆر زیاترە. با بێمەوە سەر زەرەدی ساڵی 2024 بەڵێ ئێمە نەک هەر بەهۆی ڕێگاگرتنی بەغاوە، بەڵێ نەخۆشیە بۆ ئایبی نیوکاسڵ گەمبۆرۆ ئەوانە لەم کەناڵە جوانی ئێوە بەحسمان کرد لە 2014ەوە هیچ هاوکارێک نەکراین، غاز و گاز و ئەوانە سوتەمەنیەکی زۆرە لەسەر شانی خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان، بەڵێ زیاتر لە 100 ملیار دینار زەرەت بەر پرۆژەکانی هەرێمی کوردستان کەوت لە ساڵی 2024. بەڵام لە سەرەتای ساڵی 2005 کە ئێمە وا بەرەو مانگی سێڕۆین، بەڵێ زەرەد و زیانێکی
قورسیش بە خاوەن پرۆژەکان کەوتووە لە هەرێمی کوردستان دووبارە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان من بەلامەوە سەیرە ئاسایشی خۆراکی وڵات بەم شێوەیە بەڕێوە ناچێ لە هەر وڵاتێکی دنیادا ئەگە ئاسایشی خۆراکی وڵاتەکە لاواز وڵاتەکەت بەرەو لاوازیە ڕوە لە هەر وڵاتێکی دنیاشدا حکوومەت بایەغ بە بەشی کشت و کاڵدا زیاتر وڵاتەکەی بەرەو پێشەواڕات بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014ەوە ئامادە نەبووە بای 250 دینار 1000 دینار یارمەتی خاوەن پرۆژە بکە لە هەرێمی کوردستاندا بگرە حکوومەتی هەرێمی کوردستان بارگرانیەکی قورسیشی خستۆتە سەر شانی خاوەن پرۆژەکان لە هەرێمی کوردستان مۆزەفر لەسەر تاعینەکە لە کاتی مۆڵەت تازەکردنەوەدا ئەبێت تۆ بۆ خۆت یعنی زۆر سەیرە پێکەنی ناوێت تۆ بۆ خۆت حکوومەتی بەڕێز پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانت پێ نادرێ من پرۆژێکی مەدەنیم پرۆژێکی هاوڵاتیم لە جیادبی پشگیریم کەی لە جیادبی نێڵی تووشی زەرد و زیان بم دەی مۆزەفم لەسەر تاعینەکەی دی نازام دوو دایرە هەیە وڵای ئێستا ناوەکان لەبیر نییە چەند کرێکارتە بێ ئەو دوو دایرەش پارە لێوەرەگرن ئەی کاکەوەرە بازارەکەم بۆ دروستکە ئەی لەولاو بە مریشکی بەسوولێم مەیە کاک نازم ئێستا دیارە بەهۆیەوەی کە خاوەن کێڵگەکان نیانەتوانی بەرهەمەکەیان هەناردە بکەن مریشکێکی زۆر هەبوو لە هەرێمی کوردستان بۆ هۆی دابەزینی نرخەکەی لە دوای ئەم بڕیارە باسی نرخی مریش بکەین نرخەکەی لەسەر هاوڵاتیان گران نابێت ئەزانی چۆنە با من ڕاستگۆ بم لەگەڵت مریشک هەر ڕۆیشتۆ بۆ خواردنی وەڕاستی عێراق ڕاستە بەڕەسمی حکوومەتی عێراقی قەدەغی کردو لە بازگەکان بەڵام لە بازگەکانی حکوومەتی عێراقیەوە شەو و ڕۆژ مریشک نەوەستاوە هەر ڕۆیشتۆ ئەنجا بە چ ڕێگایەک بیان بە چ ڕێگایەک من نامەوێت چمۆ تەفاسیلەوە ئەنجا تەفاسیلەکەی زۆر بە وردی ئەزانم بەڵام بەڕێزم دڵنیا دەکەم ئەگەر پرۆژەکان لە هەرێمی کوردستان لە زەرد و زیان نەترسن بەس حکوومەت پشگیریان کە پشگیریان کە بازارێکیان بۆ دروستکە نەک بۆ خواردنی وەڕاستی عێراق ئەبێ بەشی وڵاتێکی تریش مریشک هەناردە بکەین بەڵام بەداخەوە ئایا حکوومەت هاوکاتە بەوتەیە هاوڵاتیان نیگەران نەبن لەوەی نەخێر مریشک هەیە لە بازاردا مریشک هەیە لە بازاردا ئەمە بەهۆی ڕەمەزان و ئەوە شەونی نەختی هاوڵاتی لە کۆمنت ئەبینی ئەوە ڕێگاکە کراوەتەوە ئەوە نازان بەرن نەخێر ئێستا مریشک جەنابەت ئەزانی هەژ مانگە لە 2000 دینار کە بۆ خواردنی وەڕاستی عێراقیش ڕۆیشتووە بە هەژ مانگە لە 2000 دینار تا 2300 400 دینار یاری کردووە یعنی ناکرێ هاوڵاتی ژەبێ یعنی خاوەن پرۆژەکان لەبەر چاو بگرێ باشە هاوڵاتی هەر هاوڵاتیە خاوەن پرۆژەش هەر هاوڵاتیە لە ڕاستیدا ئەکرێ خاوەن پرۆژە 24 سعات بە زەرد و زیان مریشی بکاتە بازارەوە یعنی ئەمە شتێکی هەڵەیە ئێمە هەردووکمان هاوڵاتین هەم هاوڵاتیان هەم خاوەن پرۆژان هاوڵاتین ئێمە هەردوو لامانە بێ تاوانەکە بکەینە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە حکمیەوەی نەپشگیرمانە نە هاوکارمانە دژایەتیمانەکات زۆر سپاس نازم عەبدوڵڵا سەرۆکی کۆمەڵگەی کێڵگا پەلەوەریەکان کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان میوان بوون زۆر سپاس.